ئێمە کە ڕازی بوون بەم کوردایەتیەوانانە بە تاغوتانی پارتی وێچێتی لەبەرەوە بوو کە کیانی کوردیەکە بپارێزرێ. بۆیە ئێستاژە بێ بە ناچاریش بێت لەگەڵیان نابین بۆی کیانی کوردایەتیەکە بپارێزرێ. مەبەستم هەرێمە پێویستە بەو ئیستیقلالێتی خۆی و بمێنێ، نەک عەبادی بێ بە ناوی محافەزەکان و قسە بکە و موچە تەوزیعکە ڕاستە خۆ بۆ ئەوان و ئێتیمان بە حکومەتی کوردستانی نەداتەوە بە هەرێم نەداتوو وەکو کیانێکی سەر بخۆ. ئەو کیانە بەرهەمی خوێنی دەیان ساڵی توولانی خەبات و خوێنە هی ئەو میلەتە کە ئێمەش جزئێکین لەو میلەت. لەبەرەوە نابێ بە چاوێکی سووکی شۆ تەماشای واقع بکەین، چونکە ئێمە هەرچی ڕەخنە و گلەی و گازاندەیەکمان هەیە، هەرچی دژایەتێکیشمان بەرامبەر بە کوردایەتیەوانانی کافرە بێ لەسەر دینەکەمان، دیسان لە ژینەکەمانە متفقین لەسەر ئەوەی کە ئێمە ئەمانەوێت لەم بوقع جغرافیە بە سەربەرزی و سەربەرزانە بژین و ئیدارەی ناوچەی خۆمان بیکەین. هی ئەوە نییە کە بڵین عەبادی ئەگەر موچەی داینێ جا فەرقی چیە موچەکە لە سلێمانیەوە بدرێ لە ڕاستەوە خۆ لە بەغداوە بیان لە هەولێرەوە نابێ. واقعەکەش ئەوەندە ئیجبارمان کە لەسەرەوەی دەستبەرداری ئازادی و کەرامەت و خەبات و خوێنی میلەتەکەمان بین و ئەوەش حەقێکی خۆمانەکە بێ بیبچڕین لێ. نابێ ئەوان وا بزانن نەوتی خۆشیان نەخۆن و نەوتی ئێمەش بۆ خۆیان.